سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیا لە یەکێک لە باخچەکانی شاری کەرکووکم وا دیارە بۆ ماوەی 15 ڕۆژ فستیڤالێک لێرە ئەنجام درراوە کە پێکهاتووە لە کاری دەستی خانمان و خواردنە کوردەوارەکان و چەندین بەرهەم و کاڵای تر کە لێرە دانراوە بۆ فرۆشتن. من بۆ وردەکاری زیاتر دەچمە لای یەکێک لە بەشداربوانیەم فستیڤالە. سڵاو لێ بێ برا. سەرچاو پێم بڵێ ها بەشێوەی ڕاستەخۆ لەگەڵتان بچووە هاتووی چەمچەماڵەوە لێرە چیە فرۆشێنە وەڵا بەرمەوی خۆماڵیە فرۆشی تا چەند خواستی لەسەر لەخوا بەزارێ زۆر باش سپاس بەخوای گەورە فەرم برایجا سا چەند پێت باشە ئەم فستیڤالە لێرە ئەنجام بدەیت؟ هەرچەنەبێ شاکەمە شتێکی زۆر باشە هەموو فستیڤالەکان بەشدار هەمووی فستیڤاڵێ لە هەرمی بەشدارێەوە بەرهەمەکانە چی کە لێرە دابنەوە ئەوتە هەمووی عەرز کراوە قەیسیە و هەنجیرە و هەڵوژەیە و گوێزە و زیاتر خواست لەسەر چی بەرمەخوا بە عام گشتی هەیەی خۆماڵەکان بە زۆری ڕۆن برنجی کوردی ئەمانە زۆری نیسەر ڕۆن ساغە بەڵێ چەندێکە ئەمە دەچی پێکردەوە ئیمڕۆ یەکەم ڕۆژە هەموو ڕۆژەکان تۆ لێرە بەدراوە ئینشاڵڵا فەرموو سڵاوتان لێبێ کردنەوەی ئەو بازاڕانە بۆ پێناسانی کاڵا و کەلوپەلی ئەمدی و ئەودی و کارێکی زۆر ناوازەیە. بەڕاستی لەم مانگی ڕەمەزانەیە خەڵک کە ڕۆژان لە ماڵەوەی و شەوان پێویستە شوێنەکە بێ بۆی بچێ ئەمە وەکو کاتکوشتنی وەکو جەوگۆڕینێک کارێکی خۆشێنی شوێنەکە با بڵێن کلێنێک پڕکاتەوە لە بری ئەوی مەسەن بچێ منتەزەیەگا بچێ بازار بەیەکبی لێرە ئەو بازارشی جیاوازە کە کاڵای جیای لێ و کەلتوری تا ڕادەیە کەلتوری کاڵی کەلتوری جیاوازی لێ بەس هیوادارم تۆزە سارەکانی مناسب بێ لەبەر بارودۆخی کورد بە تایبەتی و ئەوانی کە ممکنە سەر هەرێمە جیاوازە ئەوە بە نرخێک بێ بتوان خەڵک بازاری پێنوشتەکان بکڕن. وەکو کوڕیان هاتوو بەڵام من کڕیارم بڵێ تا چەند گرنگە گرنگی بە کولتور و خواردن و بەرهەمە کوردەوارەکان بدرێت و نمایش بکرێت لە بازاڕەکان. هەر خۆی خواردن بەشێکی گرنگە لە کەلتوری گەلان لە کەلتوری هەر گەلێکە خواردن بەشێکی گرنگە. ئەمە وەکو زمان وایە وەکو خاک وایە وەکو دابوونەریت و ژنخوازی وایە پێویستە ئەم خواردەمەنیە کەلتوریە دێرینانە بمێننەوە. مەسەن بۆ نمونە ئەمە ئێمە پێڵێن داندۆک نازەمانێ خەڵک پێرن دۆینە لە سلێمانی ئەمە شتێکە خەریکە نەمێنێ ئاتۆ دایناوە شتێکی جوانە هەنە شتیکە هەیە هەن جۆرە خواردنی هەیە ڕۆنی کوردەواری هەنە نەوە خواردن هەیە کە بەڕاستی خەریکە ڕوو لە نەمانەچێ ئەو هێناوێ نوێی کردوتەوە ئەو کارێکی وەکو نەتەوەی شتێکی باش. زۆر سپاس. من دەمەوێت خاتوونێک لێرە وەربگرم کە هاتووە جلوبەرگی کوردی لێرە نمایش دەکات. خاتون سڵاو دەبێت. سلام عزیزم بەخێر بی. چۆن بەشداری کردووە لەم فستیڤالە؟ وەڵای ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتینی تر ئاگادارمانەکەن. لە ڕۆژهەڵاتەوە هاتووی؟ بەڵێ. تۆ لە فستیڤالەکانی شاری کەرکووک بەشداریەکەی؟ بەڵێ بەڵێ. چی لێرە چیە فرۆشی؟ جلوبەرگە کوردی. خواز لەسەر چ جۆرە جلوبەرگێکە لێرە زیاتر؟ چ جۆرە جلوبەرگێک زیاتر خواستی لەسەر؟ وەڵای هێلەک و کراسی بەتاڵ و کەواو کراس و هەموو شتێک حەزیان لێ خەڵک. نرخەکانتان چۆنە لە چه ئاستێکە؟ نرخیشمان عینەن جۆمڵەکەیەین لێرە. تا چەند گرنگە لێرە گرنگی بە کولتوری کوردەواری بدەیت بەتایبەت لە فستیڤالەکان؟ چەند گرنگە لێرە گرنگی پێ بدەیت؟ نازانم بەخوا چێڵیت. تا چەندێک گرنگە لێرە گرنگی بە کولتوری کوردەواری بدرێت بە جلوبەرگی کوردی بە خواردنی کوردەواری لێرە عەرز بکرێت لە فستیڤالەکان؟ نمایش وەڵای خەڵک حەزیان لێەوە ئێمەش حەزەکەین کە جلەکان بێرین و نمایشی بین. خەڵک زیاتر بە بۆنەی جەشنەوە زیاتر لێرە جلوبەرگی کوردی ئەکرێن. وەڵای چەند جار لێرە هاتوومە ئێرە هەر باش بوو. هەرێ وەڵا پێشوازیان کردگە لە جلەکان و حەزیان لە جلەکان بووە. زۆر سپاس. وەک دەبینن خەڵکێکی زۆر هاتووەتە نێو ئەم باخچەیەوە تاوەکو بازاری خۆیان بکەن وە ئەوەی دەیبینن دەمەوێت خانمێکی تر وەربگرم تاوەکو
بزانم لێرە هاتووە شوشەواتی باڵا دەفرۆشێت قادون سڵاو لێ بێت خێر بێ سەرچاو پێم بڵێ ئەمڕۆ چۆن بەشداریان فستیڤاڵەکە وڵای ئێمە بەتایبەت گروپی بەخشە دیزاینین گروپێکی ئافرەتانی کەرکووگین ئیتر لە بەخشە دیزاین لە هەموو شوێنێکە بازاریمان بۆ دروست دەکاتن کە بتوانین لێ کارەکانمان ئەنجام دەین باشە پێم بڵێ جیاوازی ئەم شوشەواتە چیە شوشەواتی بازاڕە ئەمە پێما بێ شوشەواتی باڵەیە بەڵێ ئەمە باڵەیە جیاوازەکە ئەوەیە ڕەنگەکانی جیاوازن تایبەتن لە بازارە ئەو شتانە نییە شێوازەکانی جیاوازە جوانکاریەکە بۆ ناو متبەخ بۆ ئافرەتان ئافرەت حەزی بەو شتانەیە بۆ کولەگەی زەردەیە بە سووری بە پەنبەی هەمە بە زەردی هەمە ئەو شێوازانەیە نرخەکانتان لە چی ئاستێکە وڵی نرخەکانمان ینی زۆربەی سەوسێتەمە 15ە نرخەکانم زۆر باشە هاوکاری خەڵکەکەشەکەم بە 15 بەڵام ئێستا لێرە بە 4 دەدامناوە لە هەموو فستیڤالەکان جەنابەتەوە بەشداریەکە بەڵێ لە هەموو فستیڤالێک بەشدارێکم ناڵم ئێمە ئافرەتین بەخشە دیزاین لەگەڵ خۆی ئەمان باتە هەموو بازارێک بۆی بتوانین ئیشکەینەوێ زۆر سپاس دەمەوێت دیمانەکان بگوازمەوە بەڵێ وا دیارە لە سەرەتای یەکەم ڕۆژی ئەم فستیڤاڵە خەڵکێکی زۆر لە پێکهاتەکانی کورد و تورکمان و عەرەب ڕوویان کردە نێو ئەم باخچەیە تاوەکوەوەی لێرە بێن بازاری خۆیان بکەن وە ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 500 ڕۆژ بەردەوام دەبێت هەموو شەوێک لە دوای بانگی ئێوارە تاوەکو درەنگانێکی شەو ئەم بازارە لێرە کراوە دەبێت من دەمەوێت قسە لەگەڵ بەڵێ من دەمەوێت دیمانەکانتان بۆ بگوازمەوە دیارە خەڵکی کەرکووک خواستی باشیان هەیە لەسەر فستیڤاڵ وە بە گەرمگوڕیەوە سەردانی سەرجەمە و فستیڤاڵانە دەکەن کە ساڵانە لە شارەکە ئەنجامەدرێت بەڵێ ئەوەی بینیتان لە فستیڤاڵی شەوانی ڕەمەزان بوو لە دوای 15 ڕۆژی ڕەمەزانەوە کە لەمایە 15 ڕۆژان فستیڤاڵە بەردەوامە بێ بە بەشداری چەندین گروپ لە شارەکانی پارێزەکانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە ئەوەی کە جێگەی باسە لەم فستیڤاڵە گرنگێکی باش دراوە بە کولتوری کوردی بە خواردنە کوردەواریەکان و بە کاری دەستی خانمان بە هەمان شێوە لێرە لەم فستیڤاڵە نمایش کراوە هاوڵاتیان بە گەرمگوڕیەوە سەردانی ئەم فستیڤاڵە دەکەن تاوەکوەوەی بازاڕی بکەن لەم فستیڤاڵەدا.